ئێران و ئەمریکا بە خێرایی بەرەو ئەوە هەنگاو دەنێن کە لە کەشی پڕتەنگژەی سەردەمی دۆناڵد ترەمپ دوور بکەونەوە و لە ئێستادا باز لە خواست و نیازی کۆشکی سپی دەکرێت بۆ کەمکردنەوەی بەشێک لە گەمارۆکانی سەر ئێران. ئاژانسی بلومبێرگ بڵاوی کردەوە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەنیازە ئەو کۆت و بەندانەی بەردەم ئێران لا بدات کە ڕێگری لە وڵاتە دەکەن قەرز لە سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی وەربگرێت. ئەوەش خراوەتە ڕوو کە ئەمریکا لە ژێرناوی هاوکاری مرۆیی و ئاسانکاری بۆ ئێران لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەو هەنگاوە دەنێت. هاوکات ئاماژە بۆش کراوە گەمارۆ سەرەکیەکانی سەر ئێران کە کەرتی نەوت و بانک و پیشەسازیە گەورەکانی ئەو وڵاتەی کردوتە ئامانج وەک خۆیان دەمێننەوە. حکوومەتی ئێران ساڵی ڕابردوو داوای قەرزێکی 5 ملیار دۆلاری لە سندوقی دراوی نێودەوڵەتی کردبوو بە مەبەستی دابینکردنی تێچۆکانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا. بەڵام دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا بە پاساوی ئەوەی ئێران ئەو پارەیە بۆ هاوڵاتیانی خەرج ناکات و بۆ هاوکاری گروپە چەکدارە تونڕەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەرخانی دەکات دژی ئەو داواکاریە وەستا بووەوە. ئاژانسی بلومبێرگ لە راپۆرتەکەیدا ئاماژەی بە بژاردەیەکی دیکەی بەردەم جۆ بایدن کردووە. ئەویش دەرکردنی ڕاگەنراوێکە لەبارەی گەڕانەوەی بۆ ڕێکەوتنی ئەمریکا کە ئەوەش ڕاستەوخۆ دەبێتە هۆی هەڵگرتنی بەشێک لە سزاکانی سەر ئێران. پێشتر محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە چاوپێکەوتنێکیدا ڕایگەیاندبوو گەڕانەوەی واشنگتن بۆ ڕێکەوتنی ئەتۆمی پێویستی بە دانوستان نییە. باسی لەوەش کرد بۆ ڕێگەچاری دەرچوون لە چەقبەستووی ئێستای پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا ئەوەیە کە بایدن ڕاگەیەندراوێک دەربکات و خواستی وڵاتەکەی بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی بخاتە ڕوو. لەوەها ئەگەرێکیشدا دەست بەجێ حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ئامادەی تاران بۆ جێبەجێکردنی سەرجەم پابەندبوونەکانیان بە ڕێکەوتنی ئەتۆمی ڕادەگەیەنێت. دوای ئەوەی لە ساڵی 2010 ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران کشایەوە سزاکانی بەسەر تاراندا سەپاندەوە. لە بەرامبەریشدا حکومەتی ئێران بە 3 قۆناغ سەرجەم پابەندبوونەکانی بە ڕێکەوتنی ئەتۆمی هەڵپەسارد و دەستی بە پیتاندنەوەی یۆرانیۆم بە ڕێژەیەکی بەرز کرد. لە دوای دەست بەکاربوونی جۆ بایدن هەریەک لە تاران و واشنگتن لەسەر ئاستی جیاجیا خواستی خۆیان بۆ بەگەڕخستنەوە و زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 نیشان داوە.